چەند مەراسیم لێرە جێبەجێ دەکرێت؟ بەخوای مەراسیم مەولود نەبەوی هەیە، مەراسیمی مەولودمان هەیە و مەراسیمیش هەموو جومعان ئێمە مەولود دەخوینەوە و حەلەقاتی زکرمان هەیە. لە دوای نوێژی جومعە لە دوای نان خواردن نان دەخورێت و مەولود دەخوینەوە، مەولودێکی ئەوە دەخوینەوە و حەلەقاتی زکر دەکەین. ئەوە هەموو جومعە، بەڵێ هەموو جومعە. بۆ جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان عینی تقریبان ئەومانیشە ئەو مەراسیممانیشێ جەژنیشی ئیزدیحام هەر جێگانی زەلام لێرە جێگای ئەوە نییە، لێرە ئەومان هەیە. میوانەکان چێن ئەوانەی کە دێن بۆتە چیە؟ بەخوا میوان لە هەموو جێ دێن. میوان مەسەڵەن ئێمە مریدمان هەیە لە هەموو دەوڵەتەکان خواردەوەی عێراقمان، لە مووسڵمان هەیە، لە بەغدامان هەیە، لە عێراق هەموو لە محافزەکان، لە تورکیا، لە ئێران، لە سووریا، لە پاکستانمان هەیە، لە دەوڵەتەکانی ئەوە زۆرمان هەیە، یعنی لە دەوڵەتەکان و هەموو تێن میوانەکان لە هەموو دەوڵەتەکان تێن، نە لە عێراق مەسەڵەن لە هەموو جێ دێن، نە هەر لە عێراق. لە عێراق هیچ بە کامل ئەوە هیچ، بەس لە دەوڵەتەکانی خارجیش دێن، نەک هەر ئەوە بەخوای لە کابرا مەسیحیەش دێت، کابرا ئەوەیش دێت، یعنی لە هەموو جێ حفتەکان جێ جەماعەتێک هەیە لە هەولێر دەینن ئەو گرۆپ لەگەڵیان دێت، حتا ئیسلامیش نینە، دەرەوە لە ئەمریکا هاتینە دێن تەمەشای حەلەقاتی زکر دەکەن، دێن دەچنە زیارەت، مانع نییە، یعنی دێن. یەکێک لە شوێنەوارە مێژووی و دێرینەکانی باژێڕی ئاکرێ بریتیە لە مزگەوتی گەورەی ئاکرێ و کەوتۆتە ناوجەرگە و ناوەڕاستی بازاڕی جوان و کوچە و کۆڵانی پڕپەیڤ و ژیانی ڕەنگاوڕەنگ. پێکەوە ژیانێکی دوور و درێژ هەمووان کۆ دەکاتەوە لەم مزگەوتەدا. مزگەوتێکی خاوەن ناسنامەی مێژوویی و زیندومانەوەی تا ئەمڕۆ. لەگەڵ پرسیار و وەڵامەکان پەنجەمان خستە سەر گرنگی لایەنی مێژووی ئەم مزگەوتە گەورەیە. زیاتر لە وەڵامێک کۆمان دەکاتەوە، دەمان باتەوە بۆ یەک لە کۆنترین لاپەڕەکانی مێژوو کەوا نزیکمان دەکاتەوە لە وەڵامێکی دروست. مزگەوتێک تا ئێستاش بانگی خوداپەرستی تێدا دەبیسترێ و دەرگاکانی ڕووە و کۆڵانی کۆن و باریک و لایەکیش ڕۆ و بازاڕێکی خاوەن پڕ لە مێژوو کراوەتەوە. خاوەن جوانیەکی درێوشاوەیە و لە زۆربەی بەرزاییەکانی ئاکرێ دەتوانرێت ببیندرێت و هەبوونی درک پێ بکرێ. بە پێی هەندێک سەرچاوە دەگوترێن مزگەوتی گەورەی ئاکرێ لەسەر 3000 مەتری دووجا دروستکراوە. بۆ ساڵی 700 پێشزاین هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن مزگەوتەکە دروستبوونی دەگەڕێتەوە ساڵی 20 هیجری، واتە 9 ساڵ دوای هاتنی ئیسلام بۆ عێراق. ئەم مزگەوتە گەورەیە پرسیاری زۆر هەڵدەگرێت. لەگەڵمان بن با وەڵامەکان بەدەست بێنین. ناف جێدەرێن مێژوویدا بەحس تێتەکردن، بەحسی ئاکرێ هاتیەکردن. بۆ نمونە لە نۆهەتی میلادی بەحسی ئاکرێ و شوشێکری بشێوازەی ناف تکستن سریانیدا عەقرە شوش بەریا هەنگی بێژن بۆ نمونە میترایل ئاینی میترایل وێکەل هێبیە لدیڤدا زەردەشتیە هاتینە بە هەموو ئەوێت پەرستنا ڕووناهیە و ئاگری دەکرد. هەندێک و هاتدەنە خۆی ئاکرێن کوچهێ ئاگریە گۆڕا کاریە بسەردا هاتین دەست ئاگریە بووە ئاکرێ پشتی هەندی ئەوە هەندێک قسەنە لەسەر تێنەکردن. ئەف موارخێت یان مێژونویسێت عەراقگەڕۆکێت عەرەب و هاتدەنە دیارکردن و یادگیریاتیەکێدا فی عوقڕەی يعني يذكيرات كذا البرهندية كريا عقرة هندك جيت بيجن دستواجه كأكره بوا بس چونكي عربا ورقرتي كريا عين كافش كريا ق الأكره كريا عقرة يعني يفدونا بيت هبين خويا درستي هتعملوا كناف مباول أكره أو أكري ناس نافا باجريا كتبي بيجي ناف تكستت ميجوي دايت إسلامي دايت هاتي
سریانی دایت هاتین پشتینگی التاريخ ناواندا أبا هريا هبي أبيت خويت هبين ميرجهت خويت هبين ميرجها حميدي الآكري ميرجها بو حكمران يا خو أكري شيء بيجي أف باجرة حد كفن ده باجر بيا مدنية تدابي خلك جرينج تدا برورده بوي يعني الهزار صدا يازده محمد بن فضلون ما هي وطانو كجهيبية هي تكستت هبينيت نبيسين بعربي